فين فاونديشن ڕێکخراوێکی قازانجنەویستی ناحکومیە کە لە ساڵی 2019 لەلایەن خاتولا بە حکمەتەوە دامەزراوە. ئەم فاوندیشنە ئیش لەسەر کێشە جیاوازەکانی کۆمەڵگە ئەکات و ئەوی کە بە گرنگی بزانە ئەیهێنێت و چارەسەری بۆ ئەدۆزێتەوە. هەنێ لەو پرۆژانەی کە فین فاوندیشن ئیشی لەسەرەکە پرۆژەی پەرەپێدانی توانەکانی گەنجانن، مافی مرۆڤ و پەرەپێدانی توانەکانی ژنان، کللتور و فەن کە لە کوردستان و عێراقا پەری پێ بدرێت و بێ بە کللتورێت، هەروەها پاراستنی مافی ئاژەڵان وەکو ئاژەڵی بێلانە کە لە سەرجادەن و سێکتەرێکی ترکە ئیشی لەسەر ئەەکەین سێکتەری ژینگەیی. منە لێرە بەشێکمان هەیە بەشی ریسەرچ سنتەر پێک هاتوون لە هەنێک کەس کە ریسەرچ بە دوای بابەتەکانە ئەکەن داتای بۆ ئەدۆزنەوە و دیسانە ڕێگەی ئەوە چارەسەری بۆ دۆزینەوە. دوای ئەو دەست ئەکەین بە جێبەجێکردنی پرۆژەکە. یەکێ لەو پرۆژانێکی ئیشمان لەسەر کردووە ئاژەڵی بێلانە بوون وەکو سەگی سەرجادە. لە دوای ئەو ریسەرچ سنتەرەکە باسییان لەوە کرد کە سەگ و ئاژەڵی بێلانە لە سەرجادە بە شێوازێکی گشتی مافی ئاژەڵ پێشە دەکرێت و لەگەڵیشە عزێتی خەڵک ئێن لە سەرجادە. ئێمە بەگرنگ مازین کەیشە سەر ئەم بابەتە بکەین بۆ نمونە تاکو ئێستا توانیمانە زیاتر لە 100 سەگ نەزۆ بکەین و دەرزیان لێبین و لە ڕێگەی ڤاکسینێشنە بۆی نەخۆشیەکان بڵاو نەکەنەوە و بێژێت لەوە پرۆژێکی دایمیە کە دیسان بەردەوام ئەبین ئەم جارە 500 سەگ نەزۆ دەکەین و هەر بەردەوامیش ئەبێت تاکو وای لێ ڕێژەی ئەم ئاژەڵە بێلانانە لە سەرجادە کەم بێتەوە. یەکێ لەو پرۆژانەی کە زۆر بە گرنگی ئەزانین ئیشی لەسەر بکەین ئەوش هەر لە سێکتەری ژینگەیە، پاکردنەوەی ئاوی تانجەرۆیە لەو خۆڵ و خاشاک و پیسەی کە لە مەعمەل و نەخۆشخانەکانە ئەخرێتە ئێوە و دیسانەوە ئەڕواتەوە ناو ژینگە. کلایمت چێنج کاریگەرێکی زۆری هەیە لەسەر هەموو دنیا نەک هەر کوردستان و عێراق، بەڵام لەبەر ئەوەی ئێمە لە زۆر شتا معلومات دواتر پێمان ئەدا یاخود چونکە کەسی ئیختصاسمان نییە لە مەجالەکانە خۆیان ریسەرچ بکەن و بڵاو بێتەوە و واعی خەڵک زۆر گرنگی نایەن بە ئەو کێشانەی کە لە ژینگەیە ڕوئایات لەبەرەوەی بوونە کێشەی پلاستیک کێشێکی زۆر گەورەیە کە ئێمە بەبەردەوامی موادە پلاستیکەکان بەکارهێنی. ئەوش کاریگەرێکی زۆری هەیە لەسەر ژینگان لەبەرەوەی موادی پلاستیکی بە 100 ساڵشی ئەبێت و بەجێری کەشیش ئەبێت و ئەچێتەوە ژێر خاک دیسانەوە هەر کاریگەری نێگەتیڤی هەیە بۆ حیاتمان. ئەم بابەتانە ئێمە وەکو لای خۆما و ئەتوانین بڵین لە کوردستان یاخود لە عێراق ریسێرچی زۆر پێشکەوتومان نییە. لەبەرەوەی بەشی ریسەرچ سنتەرمانێکی لەو بابەتانی کە ئەمانەیە ریسەرچی لەسەر بکەین هۆشداریکردنەوەیە ریسەرچ ئەو بابەتان بکەین و هۆشداریکردنەوەی خەڵک بکەین لەو بابەت. یەکێک لەو پرۆژانەی کە ئیشمان لەسەر کرۆ پرۆژەی پاکردنی بەندای دەربەندی خان بوو کە دوای ئێوە لەلایەن ریسەرچ سنتەرەکە ئاگادار کراینەوە کێشەیەکی وا هەیە بەنداوی دەربەندی خان دوای چەند ساڵێک خەریکە سەرڕێژ ئەبێت، بەڵام خۆڵ و خاشاکێکی زۆری تیا کۆبووتەوە. بەگرنگ مازانی ئیش لەسەر ئەم پرۆژەیە بکەین. ئەوە بوو کە چوینە بەنداوەکە و لەگەڵ بەڕێوەبەرایەتی بەندای دەربەندی خان کاکسامان قسەمان لەسەر بابەتەکە کرد و دوای ئەوە لەسەر ئەو ڕێکەوتی ئاوەکە لە خۆڵ و خاشاک پاک بکەینەوە. دوای ئەوی کە پلانمان بۆ دانەوە ئۆفیس هاتینە سەر بەنداوەکە. لێرە سێرێکی شوێنەکەمان کرد و چوون بۆ لای بەڕێوەبەرایەتی بەنداوەکە بۆ لای کاکسامان کە بەڕێوەبەری بەندای دەربەندی خانە لەوێ دانیشتین و باسی پرۆژەکەمان کرد چۆن بیکەین. دوای ئەوە دوای ڕێکەوتنمان بۆ ڕۆژی دواتر لەگەڵ ستافەکانی ڤیما و چەندین کەس کە لێرە تەستیقمان لەگەڵا کردبوون هاتینەوە ئەم شوێنەی کە ئێستا لین ئەو کاتە ئێرە هەمووی خۆڵ و خاشاک بوو کە سەر ئاو کەوتبوون. بە دووسێ نوع هەوڵمانە پلانی بۆ دابنین چۆن خۆڵەکە بهێنینە ئێرە و دەریبێنین. لە ئاخیرا وا ڕێکەوتین کە بەلەمەکان بچنە ئەو سەرەوە ئێستا ئێرە پاکە و کوبین بام ئەو کاتە هەمووی خۆڵ بوو هێنامان بەرەبەرە بە سیستمێک کە بێتە قەراق ئاوەکە و لێرۆ لە ڕێگەی حەفارە و شۆفڵۆ هەموو خۆڵەکان کۆکراوە. کێکەم ڕۆژ هاتین دەستکەی بە پاکردنەوە خۆڵەکە هەر ئەوە نەبوو مەسافەکەی زەوو لەگەڵی شاقۆڵ بوو. یەکێ لە کرێکارەکان کە دەستی خستە ناو ئاوەکەوە تاکو ئێرەی بۆ خوارەوە هەمووی خۆڵ بوو، ینی بە قوڵیش و بە پانیش خۆڵ هەمووی سەر ئاو کەوت بوو. ڕاستیەکەی هەر بە نەسەڵێم ئیلحاحێکی زۆرشان هەبوو لەسەرەوەی کە زۆر پیان خۆش و بیان ئەم پرۆژە جێبەجێ بکەن. ئێمەش
دوای دانیشتن لەگەڵیانە و ڕێککەوتن لەگەڵیانە چکە بەندا و هاتنە ناو ئاوەکە و پاراسنی سەلامەتی ئەو کەسێکە ئیشەکەکەن و تاریقی ئیشکردن لە پرۆژەکە ڕێککەوتنێکمان کرد و هات نەیرا ئەوان دەستیان کرد بە پرۆژەکە لە ماوەی 5-6 ڕۆژە مێزگەی وەکو خۆیان دەستیان کرد بە کۆکردنەوەی 300 تەن زیاتر پاشماوەی کەیتر لە پلاستیک و لە دار و لە مخەلەفاتی کە بینرا لە ڤیددیۆکانە ڕاستی سوپاسیانەکەین ئەرکێکی قورسیان کێشەوە بە شێوەیەکی زۆر سەلامەت و ئەمینی شیشەکانیان جێبەجێ کرد بۆمان ئەرکێکی قورس بوو ڕاستی کولفەیەکی زۆر شێکرد بۆ ئێمە ئەوان گردیان ئەستۆی خۆیان و ئەوشیان نەجێبەجێ کرد بۆمان بەنسبەت ژینگەوە خۆی سروشتی دەربەنی خان سروشتێکی تایبەتی هەیە لایەنی سروشتی پێکاتی منتیقەکە سروشتێکی شاخاوی و ڕووبار و ئاو ئەوانە بۆ خۆی پێکاتەیەکی ژینگەیی گرنگن لە سەرەتای ژینگەی دەربەنی خان بە دروستکردنی تونێلی دەربەنی خان و دروستکردنی بەنداوی دەربەنی خان جۆرێک لە شێواندن لە ژینگەکەیە و لە پێگەی شارەکەیە دروست بووە بۆ ماوەی چەند ساڵێک کار کراوە لەم پێگەیەوە چەنەها مەکاین و مەعامل و کۆکردنەوەی خۆڵ و خاشاک و بە جۆرێک بەنداوی پێ دروست کراوە تونێل دروست کراوە بە جۆرێک لە جۆرەکان شێوازی ئەم پێگەیە کەیسە دەربەنی خانی تایە تەسیری لەسەر بووە تەسیری ئەو کارگانەی لەسەر بووە کە کاتی خۆی لە تونێلا ئیشیان کردووە لە ڕێگایشیان کردووە لە بەنداوە ئیشیان کردووە ئەو تەسیراتە لەوانەیە بڵێم تا ئێساتێش بە شێوەیەک لە شێوەکان پێمانەوە دیارە بەڵام لەگەڵ دروستبوونی شاری دەربەنی خان لە ساڵی 1950 کە مێژوەکەی زۆر دوور نییە هەم فراوان بوون لە سروشتی شارەکە ڕوویداوە هەم لە ژینگەی شارەکە ڕوویداوە بۆ خۆی بەنداوەکە کە ڕووبەرێکی فراوانی گرتووەتەوە ئەوە دیارە کاریگەریەکی لە باکووری شارەوەیە کاریگەریەکی تەواوی لەسەر ئاو هەوای شار هەیە کاریگەری تەواوی لەسەر ژینگە هەیە بە حقیقەت ژینگەیەکی تەندروستی دروست کردووە بۆ ناوچەکەەوە ئەوەشی کە لە زمینی شارابێ شاری بژانەوەی تایە ئێستا لە ناو شاری دەربەنی خانان نزیکەی 7 پارک هەیە کە سەوز کراوە و منزەرەیەکی جوانیان داوە بە شارەکەەوە بەنداوی دێوانە دروست کراوە دووبارە بەنداوی دێوانش لە ڕوژینگەیەوە تەسیراتێکی باشیە لەسەر شارەکە و فراوانبوونی شارەکەش بە جۆرێکە لە چاو شارەکانی ترا زۆرترەوە ئێستا نزیکەی 90 پارچە زەوی ترمان وەکو شارەوانی تەرخان کردو بۆ پارک و سەوزایی بەهۆی قەیرانی دارایی لە ساڵی 2014 لەسەر ناکرێەوە سێنراوە بەڵام زەویەکان ئامادەیە لەگەڵ باشبوونی باری دارایی حکوومەتی هەرێمی کوردستان دیارە دەست بە و ئیشانەکرێت و سەوزایی و ژینگە لە دەربەنی خانە گرنگیەکی تایبەتی خۆی هەیە. من متابعیان مەکرد لە دیرۆ زۆر یعنی کاتێ چون بۆلایەن هەستمە کرد زۆر دڵیان خۆش بوو هەموو بارێکە هاتە دەرۆ پێکەنینێ بەدەمچاوی هەنوو هەبوو هەموو جارێ ژمارەکە هەموو چەند بوو بۆ نمونایەوە 50 تەن زیادی کردەوە 100 تەن زیادی کرد زۆر پیان خۆش بوو ڕاستەکەی پێشمان خۆشە چکەوە جۆرێ لە هەندانی گەنجانە جۆرێ لە هەندانی خەڵکە جۆرێ لە هەندان و تەسقیفکردنەوەی هاوڵاتیانە کە ئەو ئەرکە قورسە هەیە بۆی جارێکی تر ئەوانش تووشی ئەو ئەرکە قورسە بن هاوڵاتیش هاوکاری دەریاچەکە و بەنداوەکە و سروشتەکە بن بە شێوەیەکی جوانتر ببینی کە ئەیبینی شەوێنەکانی سە بەندای دەرونی خان بە شێوەیەکی زۆر پاک و جوان دەرەکەوێت. وڵای ئێمە ئامۆژگاریمان وشیارکردنەوەی هاوڵاتیانە لە پاراستنی ژینگە چ لە ناوە شارە چ لە بەنداوەکە چ لە ئەو شار و شارۆچکانی یەکەونە سەروی بەنداوەکەەوە ئەو پاشماوانەی هیانە ئەڕژێتە ناو بەنداوەکەەوە دیارە ئێمە بە ڕێژەیەکی باش وڵاتی بەشی زۆری وشیارە بەڵام لایانی کەم تەرخەمیشی تایە بە تایبەتی ئەو گەشتیارانەی کە هێنە سەر دەریاچەکەەوە ئەو ڕاوچیانی کە لە دەریاچەکە ڕاوەکەن ئەمانە زۆرترین کەم تەرخەمیانەیە لەو بارەوە داوایان لە یەکەین کە بە شێوەیەک لە شێوەکان ڕەچاوی ئەو ژینگە بکەن دووبارە ژیانی تیاکەنەوە ئەمڕۆ یەن بۆ گەشت و گوزار جارێکی ژێنەوە بەیانیش دێنەوە خەڵکی کێشێتەوە بۆ شوێنەکانیان داوا لەوانەکەین لە ڕێگەی خۆیان و پارێزگاری لە پاراستنی ژینگە و سروشتی ناوچەکە بکەن.